بۆیە کە پێغەمبەری خوا ئەم خێرەمان فێرەکات فێرمانەکە کە چۆن لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن مامەڵە بکەین. چکە جارێکیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە شەدادە فەرمێ ئەی شەداد، ئەگەر خەڵک خەریکی پارە کۆکردنەوە و ئاتون کۆکردنەوە و زی کۆکردنەوە بووین، هەندێک دوعا و فێرەکەم تۆ دوعایانە بکە. اللهم إني أسألك العزيمة على الأمر. چەند دوعای جوان. اللهم إني أسألك لسانا صادقا. اللهم إني أسألك. دعاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەگەر خەڵک دانیشتن بە دوای پارە و بەردێ ئاتوونەوە بوون، تۆ خەریکی ئەم دوعایانە بە. بۆ چکە بەرهەمی ئەم دوعایانە لە قیامەتای بینیتەوە، بەڵام بەرهەمی ئەوەی کە لە دنیاە کۆ کردوتەوە بەجێهێڵیت. بۆیە قەت لە دوعایە خۆشەویستەکانم، ئەمڕۆ دوعایە و ئەمڕۆ دنیاە و بەیانی دوعا نامێنێ و دنیاش نامێنێ. بۆیە هیچ کاتی ئەمەتان بەلاوە شتێکی سادەیی نەبێت، داوای هەرچیەکی شەکەن بیکەن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەک فێرمانەکە گژیر بین، فەرمێ وإذا سألتموه فاسألوا الفردوس الأعلى فإنه وسط الجنة وأعلى الجنة ومنه تنفجر الأنهار وفوقه عرش الرحمن. فەرمێ ئەگەر داواتان کرد داوای فردەوس کەن، چکە چەقی بەهەشتە، بەرزی بەهەشتە، ئاوەکان لێەوە هەڵەقڵێن، سەر و ئەو عەرشی خوای گەورەیە، داوای ئەوێ بکەن، پشتی کەم ڕازی مەبن. چۆنمان فێرەکات؟ لەبەرەوە خوای گەورە دەوڵەمەندە، بوو خوای زانی وەکو مناڵێک مێتە بەرچاو، هەمویان بچنە بەردەم. دەوڵەمەندێکی گەورە، ملیالێرێکی گەورە بڵێ چیتانەیە بۆتان بکەم. کۆمەڵە مناڵی بچووک ئەوەڵە وەڵاهی من پسکیتێک زۆر جا مناڵیە بۆ عیا دەکەم 5,000 بۆ ڕاگرم لەگەڵ مەساسەیەکە، دەسە با بۆ مەساسەکە لە ئەوەمەوە، چکویتر حەزەکەی ئەلەرە هۆتایی پێێت. کۆمەڵە مناڵ بچێن بەردەستی ملیالێرێک بڵێن چیتانەوێ. خوای گەورە فەرمێ یا عیبادی، ئەی بەندەکانم، لەو ئەنە ئەوەلەکم وآخركم وجنكم وإنسكم استمعوا في صعيد ثم سألني كل واحد منكم مسألته ما نقص ذلك من ملكي شيئا. أفرمي بندكانم ئەگەر یەکەمتان لە ئادەمە و لە پێش ئادەمی شەوە، حتا وەکو ئەگاتە ئاخر کەستان کە لە دنیاە قیامەتی بەسەر هەڵەچێ، ملیارەها کەس، ئەگەر هەرچی جنۆکەتان هەیە لەگەڵ هەرچی ئینسەکانایە، هەر هەمویان لە شوێنێکی ئاوایە کۆ ببنەوە، بڵێن داوا بکەن. داوا بکەن. کامبانکی زۆر بەقووەتە کە خەڵک سەری تێکرد هەمووی ئەڵێ کاکە بەخوا یەک بەشی ئێوەمان نییە، با ئەمڕۆ بچن بەیانی وەرنەوە مەجموعەکەیتە ئەوەی کە ویستویانە ئەیدەینێ. خوای گەورە فەرمێ هەرچی داواکاریتان هەیە بینووسن. داوای یەک ناکا، فەرمی هەمووتان بێمنەت ئاوا بەسەر یەکەوە دانیشن و هەر یەکە و دوعای خۆی بنووسێ، داواکاری خۆی چیتان پێویستە بینووسن. تۆ چی نووسیەکە؟ نابێت تۆ سەیدێکی لە دواچکۆ قۆپیە نەوەڵا بۆتان هەیە قۆپیشکەن، بڵێت خوا تۆ چی نووسیوە منیش ئەوم نووسیە و ئادەی تخوا تۆش ئادەی ڕەحمەتی خواتان لەبێ شتێکمان نەوەک بیرچوو بێ، ڕەحمەتی خواتان لەبێ هیچ شتێک ماوە بینووسین، هەر هەمووی لەسەر یەک لەسەر ڕەقەم، وەڵا من 100م نووسیوە، وەڵا من 150 پێڵێ بەڵکو بەخوا من جوای ئەوی خۆم پێڵێم. خوای گەورە فەرمی هەر هەمووتان سێرەن بێمنەتیەکە، هەر هەمووتان کۆ بنەوە لە یەکەمتانەوە تا ئەخیر، ئینس و جنۆکە هەرچی یەکتان هەیە بینووسن، بیکەن بە یەک قائیمە، نا هەر یەکە و قائیمەی خۆی. ثم أعطيت كل واحد منهم مسألته. تۆ تەواو بڕۆ، تەخیری ناکە، هەر پشتووە پشتی پەردەکەەوە هەرچی ئەوەی کە هەیە ئەیبینێ، ئەوەی کە ئەم داوای کردووە کەسێرەکە چۆتە ناو بەهەشتەوە و ئەمە دوعای زۆر باشی کردووە، ئەی خوای لێو بەزیابێ و ئەی لەم بەهەشتە خۆشە و کورە من تەسەورم ناکرد، تۆ سەیری سێ مافرەتە جوانانە و تۆ سەیری ئەم مناڵە بەرخۆلانەکە و تۆ سەیری ئەم هەموو ناز و نیعمەتەکە خوا لێو بەزیابێ،
کورە ئەمە بەچی دەسم کەوتووە ئەی کاکە تۆ دوعاو ناکرد و خوای گەورە باشتم بەرێ ئەمە باشتەکەیە کام باشتە کورە بابە تۆ لێو تۆک چووە ئەمەی تۆ تیا دانیشتووی ئەمە باشتەکەی خۆ نییە ئەمە باشتی ئەمە جاری حرەسەکان و دەرگەوانەکەی خۆتە باشتەکە و لەسەرەوەیە کاکە تۆ هێشتا لێو تێک چوو بچۆ سەرەوە ومن دونهما جنتان هێشتا باشتن نەبینیوە باوکی من حەچیەکی تۆ داوا کردووە بەقەدەر یەک خشتی باش تۆ داوا نەکردووە لەخوا خوای گەورە ئەداتێ هەمووشی بەسەریەکەوە ئەداتێ ئەفەرمێت چی لە مڵکی من کەمەکە وەکوێ دەرزیە بکەی بەناو بەحرێکا دەری بێنی چی کەم کرد هی هەمووتان یەک و دوانتان نا باوە گیان حەچیەکتان ویستووە ئەو نە لە مڵکی خوا دێیتە تۆ چاوەڕێی چیت تو ئەوخوا شەرم نییە خوای گەورە دەرگای ئاوا بۆ خسبێتینە سەر پشت ئاوا بێمنێتیشمانکە بش لێ داوام لێ بکەن پێم خۆشە داوام لێ بکەن چونکە بەخشندە وایە دەوڵەمەند وایە حەزەکە داوای لێ بکەیت بێمنێتمانەکە لەوەی کە چیتانەوێت دڵتانە دەریکەن بتانەوێ هەمووشی مانەیاتێ بەخوا بۆ خوایە ئەوەی کە بۆی خەزن کردووی بۆ قیامەت و لە دنیایە نەیاویتە تێ والله لە بەهەشتا ئەداتێ بەزیادەوە جاڵی سوپاس بۆ خوا کورە بەس نەبوو خوا لە دنیا جوابی نەیامەوە بۆی هەڵگرتم دوعاکەم بۆ ئێرە کات عمەری کوڕی خەتاب بەفەرمێ کورە من کۆڵم بە جوابانەوەی دوعاوە هەڵ نەگرتووە من کۆڵم بە دوعاکردنەوە هەڵگرتووە من دوعا ئەکەم حەقم چییە بەسەرەوە بۆیە خۆشەویستەکانم ئەگەر دوعاتان کرد بزان چۆن دوعا ئەکەن بەشتی کەم ڕازی نەبن لەبەرەوە داواکاری گشتی بن داواکاری هەموو شتێ بکەن لە خوا و ئەگەر هەمووشمان داواکار بین و گشتمان کۆبینەوە هیچ لە مڵکی خوا کەم ناکەین بۆیە با لەم و دووە هەر یەکەمان لیستێ بنووسێ شەودانی سێ لیشتە کاڵباتەوە بڵێ خوایە تۆ خۆ وعدیاوە فەرمی من هەموو ئەمانەتیان ئێمێ با من قایمی خۆم جارێ بخوێنمەوە هەر لەسەر بەرماڵەکە داینێ هەرچیە کە داوا کردووە دوای دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو کورتی و بەو فختیە کە داوای لێ کردوین دوعاکان بخوێنەوە اینجا ئەگەر هەر کەسێ زەرەری کرد لەم مامەڵەیە لەم تیجارەتە بەنسیبی نەبوو با بێ لە قیامەت ئاخێ من بگرێ بڵێ وەڵی کاکە لەم مامەڵەیەمە زەرەرمان کرد و مایەکەشمان دەستمایەکەشمان چوو دڵنیا بن لەسەر ئەم قسانە دوعای زۆرم بۆکەن و لەسەرەوەی کە دایکە عایشە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکان فێریان کردوین تووشی ئەجرێکی گەورە ئەبین و لە قیامەتە دەست و پێی دایکە عایشە ماچەکەین لەسەر ئەوەی کە پێیگەیانوین و لەسەر ئەوەی کە پێیگەیشتوین بەو دوعاوانەی کە جەنابیان بۆی نەقڵ کردوین. سلام علیکم ورحمة الله وبركاته.